دوایی لەسەر کارلادانی ڕێکس تیلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا لە ئێستادا چارەنووسی ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران و وڵاتانی خۆراوە نادیارە. بەتایبەت دوای دیاریکردنی مایک پۆمپیۆ بەڕێوەبەری دەستگای هەواڵگری ئەمریکا لە شوێنی تیلەرسن، بەو پێی پۆمپیۆ بە یەکێک لە نارە سەرسەختەکانی ڕێکەوتنەکە دادەنرێت. بەوتەی بەشێک لە چاودێران بەڕێوەبەری دەستگای هەواڵگری ئەمریکا فشار دەخاتە سەر وڵاتانی بەشدار بۆ پاشەکشە لە ڕێکەوتنەکە. لە بەرامبەردا بەشێکی دیکەی چاودێرانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەڵێن پۆمپیۆ لەگەڵ تێپەڕینی کات بۆچوونی لەسەر ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران و وڵاتانی 5-1 گۆڕاوە. تەنانەت ڕەنگە هەوڵی ڕازیکردنی ترامپیش بدات بە پابەندبوونی بە ڕێکەوتنەکەوە. لەو نێوەندەدا دووشەمەی ڕابردوو بەرپرسانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا لە بەرلین تاوتوێ ڕێکەوتنامە ئەتۆمیەکەی ئێرانیان کردووە. لەو بارەیەوە ڕیچارد ناڤیۆ یەکێک لە بەرپرسانی کۆشکی سپی لە ئیدارەی پێشووی ئەمریکا ڕایگەیاندووە دانوستانکارانی ئەمریکا لە ئێستادا زیاتر لە ڕابردوو دژایەتی ڕێکەوتنەکە دەکەن، ئەوەش دوای وەرگرتنی پۆستی وەزیری دەرەوەی ئەمریکا لەلایەن بەڕێوەبەری دەستگای هەواڵگری ئەمریکاوە. لای خۆیەوە دۆناڵد ترامپ ڕایگەاندووە کە پێشتر دۆسیەی ئێران یەکێک لە خاڵە ناکۆکەکانی نێوانیان بووە لەگەڵ ڕێکس تیلەرسن. دەشڵێت ئێمە دەمانویست ڕێکەوتنەکە هەموار بکەینیان هەڵی بوەشێنینەوە، بەڵام تیلەرسن بۆچوونی جیاوازی هەبووە. ترامپ سەبارەت بە مایک پۆمپیۆ وەزیری تازەی دەرەوەی ئیدارەکەشی دەڵێت هەردووکمان لەسەر هەمان ڕێچکە دەڕۆین. بە بۆچوونی ترامپ ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران 3 خاڵی لاوازی تێدا کە لاگەری هەڵنەوەشانەوەیدا دەبێت هەموار بکرێن: تاقیکردنەوە موشەکیەکان و ڕێگەنەدان بە پشکنەر نێودەوڵەتیەکان بۆ پشکنینی تەواوی شوێنە گومان لێکراوەکانی ئێران و لابردنی لەمپەرەکانی بەردەم بەرنامە ئەتۆمیەکەی تاران لە ماوەی 10 ساڵدا. ئەو 3 خاڵن کە ترامپ داوای هەموارکردنەوەیان دەکات. بەڵام وەک چاودێران دەڵێن ئیدارەی ترامپ لە ئێستادا دەست بۆ هەڵۆشانەوەی ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران نابات، بەتایبەت کە ژمارەی زۆر لە بەرپرس و ڕاوێژکارانی یاسایشی ئەمریکا پێیان وایە ڕێکەوتنەکە زیاتر لە بەرژەوەندی واشنگتۆندا نەوەک تاران.